عالمێکی گەورەی مسلمان مێژونووسێکی گەورەشە لە ئاخیری تەمەنیا، یعنی تەمەنەکانی ساڵانی ئاخیری تەمەنیا تووشی کێشەیەکە بێ ئەم عالمە، زۆربەتان بیستوتانە بەس بە شێوازێکی تر بیستوتانە، بەس ئەمە ڕاستیەکەیەتی. ئەم پیاوە خەیاڵێکی بۆ دروست ئەبێ کە توولەمارێک لە ناو سکایەتی، ناو مەعیدایەتی. ئیتر ئەمەیە بەشەر ئەگەر خۆی داوە دەسی هەنێشتەوە خەیاڵاتەوە ئەڕوا، ئەمە حەقیقیە. زۆر ئەم لا ئەو لای پێەکەن، دیارە ئەمە حاڵەتێکی دەرونیە کە سوکاریشی ئەزانن و ئەیبەنە لای زۆربەی دکتۆرەکان، و دکتۆرەکان عەجایبیان تێ ئەم عالیمە لەم مستەوایە ئەم خەیاڵەی بۆ دروست بووە، بۆیە هەمویان نەسیحەتێکەن بابە مامۆستا شتی وا چۆنە بێمەنە شتی لەم دکتۆرەی هێنەوەڵێ و دکتۆرە نازانێ بەنە لایەوەکە بن لایەوەکە خەبەر ئەکاتە دکتۆرێک مسلمان بلیمەت لە بواری دەرونیشا لێ هاتووە بەس نەک لە بواری جەستەییە، ئەڵێ بابی هێنن بۆ لای من. ئیتر ئەوانی شەیبەن دیارە لە قاتی سەرەوەیە بە حاڵی بن، یعنی چۆن بڵێ ئەڕۆنە ژێر باڵی ئەیبەنە سەرەوە، کە ئەیبەنە سەرەوە ئەمی شەندێ فحوساتی بۆکە پێڵێ ئەڵێ بالفعل تۆ توولەمارێک لە ناو سکایە مردووشە، بۆیە دیارە هەر سەرعاوێک دوو لە ڕووجەنابتانە مزگەوت لە ناو عیادەکەیە ئەڵێ بڕۆ ئەوێ زۆر قەوت بکە ئەمانە، ئەویشە چێتە ئەوێ جارێک و چێتەوە ئەڵێ چیش نەمەژ هیچ نەبوو دووبارە. طبعا تەرتیبێکی بۆ کردو توولەمارێکی مردارۆبووی هێناوە دایناوە لە جاری سێمە دایەنا لە ناوینەکە، ئەمە چێتر سەیر ناکە سەیری قاعیدەینەکە، ئەڵێ زەخت بکە لە خۆت و خۆش یەشێتە ژوورەوە لەگەڵ یا ئەڵێ زەخت بکە لە خۆت، ئەڵێ ئەوە توولەمارەکە دەرچوو، ئامیش یەکسەر هەڵەسێتە پاو ئیتر تەواو نەجاتم بوو. بەدەست هێنایە نەبان بەژێر چوونە ژێر باڵی، بەڵام ئەم جا بە پێی خۆی چووە خوارەوە. ئەڵێ هەتا وەفاتی کرد، هەتا وەفاتی کرد ئیتر نەخۆش نەکەوت تەواو. سقەی متمانەی بۆ گەڕاندەوە، سقە و متمانەیەکێ لە ئینسان ئەگەر ئینسان بتوانێ سوودی لێ وەربگرێ خۆشەویستەکانم ژیان تەگۆڕێ، بەس مشکلەی ئێمە ئەوەیە شتەکان وەکو خۆی نرخەکانیان نازانین.